بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان لە نوێنەری تۆ هاتمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە دەواازەی ڕاپەڕینم ئەمڕۆ لەگەڵ سۆران عومەر دەبم کاندیدی ژمارە 22 لە بازنەی چواری پارێزگای سلێمانی لەگەڵ کاک سۆران لە نێو بازاڕی ڕانیە گفتوگۆیەک دەکەم و هاوڵاتیان دەدوێنم و پرسیار و ڕخنەی هاوڵاتیان ڕوبەڕووی کاندیدی کۆمەڵی دادگەری کوردستان ژمارە 22 لە بازنەی چواری سلێمانی سۆران عومەر دەکەمەوە. کاک سۆران سوپاس دەکەم لە نوێنەری تۆ لە نێو ڕانیەم دەمەوێت گفتوگویەک بکەین و ڕوبەڕووی هاوڵاتیانت بکەمەوە. با من سەرەتا لەوە دەست پێ بکەم نە هەڕەشە دەترسێنێ نە پارە دەتخریسچێنێ ئەمە لە ڕابردوو ئەی لە داهاتوو لە داهاتوو شتی تریشە خەینە سەر باشە ئەگۆڕین و نە ئەدۆڕین ئەوە چەندە گرینگە بۆ خەڵک ئەو حەقیقەتە بزانێت تۆ ڕابردووەکەت هەیە دوو خولی ڕابردوو لە پەرلەمانی کوردستان بووی و ڕوبەڕووی گرفت و کێشە بوویەوە بۆچی خۆت ڕوبەڕووی ئەو مەترسیان نەکردەوە؟ لەبەرەوەی ئامادە نەبووم تەنەزول بکەم لە بەرگری لە خەڵک لە داوا و مافی خەڵک لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ستەمکاری. باشە لە دەڤەرێکم گفتوگۆ لەگەڵ دەکەم دەڤەرێک زۆرترین قوربانی دەواازەی ڕاپەڕین ناوی گەورە گەورەی لێنراوە بەڵام چەند ڕۆژە ڕەنگە لۆ قوربانە بم سەر چاو زیاتر لە نێو خەڵک بووی ئەم خزمەت گوزاریە شایانی ئەو خەڵکەیە لێرە نەخێر بە دڵنیاییەوە دەواازەی ڕاپەڕین شایانی زۆر لەوە زیاتر بوو چونکە ناوەکەی ئاماژەی گەورەیە کە ڕاپەڕین لێرەوە دەستی پێکرد بەعس و ستەم لێرەوە کەوت. ئێستا گەنجەکانی ئێرە لە بێهیوابوونیان لە خزمەت گوزاری و لە نەبوونی کار لەو ناعەدالەتیە ڕەنگە ئەم دەڤەرە زۆرترین گەنجی ڕۆشت بێتە هەندەران و بێکار بێت. ئەمە نەک وەفا نەبووە بۆ ئەم خەڵکە بەڵکو سزای ئەم خەڵکە دراوە. دەڤەری ڕاپەڕین زۆرترین شوێنەکانی کە هەن هێشتا چیمەنتۆ و قیری پێنەگەیوە زۆرترین کۆڵانی بێ خزمەت گوزاریە دەڤەرێکی گەورەی وەکو قەڵات زێوا لە بێ ئاویە تووشی قەیرانی گەورە بووە. خەستەخانەیەکی 400 قەرەوێڵەیی هەیە لێرە ئەوەشی کراوە خەریکە دادەتە پێ بینای فەرمانگەکانی ئەوەشی کە کراوە خەریکە هەمووی دەڕوخێ و هیچی بۆ نەکراوە. ئیدارەی سەربەخۆیە ئیدارەی سەربەخۆیە هەر بەناو ئەگەر نا خزمەتیان نەکردووە وەفایان بۆ خوێنی شەهیدەکانی ڕاپەڕین و دەواازەی ڕاپەڕین و یەکەم چەخماخەی ڕاپەڕین هەبوایە خزمەتی ئێرەیانە کرد بەڵام خزمەتی خۆیان و ماڵ و بنەماڵەکانیان کردووە و بۆ خۆیانیان کردووە بە خۆشگوزەرانی و بۆ خەڵکیان کردووە بە وێرانە. ئێستا شتێک لە ناو هاوڵاتیان بەگشتی هەیە دەڵێ من دەنگ بدەمە ئەو کاک سۆرانە ژیانی ئەو دەگۆڕێ بەڵام گۆڕانکاری بەسەر ژیانی مندانایە. ئەمە ڕەنگە قسەیەک بوو بێ بۆ زۆر کە زوا بوو بێ. باش ئێمە بۆ ژیانی خۆمان نەهاتوین بۆ گۆڕینی ژیانی خۆمان نهاتوین بۆ خۆشگوزەرانی و کۆمەلگا شەڕمان کردووە. ئەم شەڕەش ئەگەر بۆ خۆشگوزەرانی خۆمان وایە نەمانە کرد لە ڕابردوو بۆ خۆشگوزەرانی خۆمان ئەوەی کە پێویستە بیدەن بە خزمەتی خەڵک ئامادە بوون بیدەن بە ئێمەوەمان ڕەت کردوتەوە وتومانە ئێمە داخوازی غەیری مافی خەڵکمان نییە بۆ خۆمان شتێکمان ناوێت. کەواتە دەتوانی ئێستا لە زیاتی بانگەشە و ڕوبەڕووبوونەوەی مەترسیە لە ماڵی خۆت دانیشت بای لە بەیلایەک خۆ تووشی ئەو سەر کێشەیە و ئەو سەر ئێشێ نەکردبە بەڵام من شانازی بۆەوەکەم کە تووشم بووە بۆ خۆشم هەڵم بژاردووە و ڕەنگە ئەگەر چاوەڕێی هیچ دەستخۆشیەکیش نەبم ئەرکی خۆمم بەجێهێناوە ئەرکی من نەزانی چی بووە ئەوە بووە کە خەڵک دەنگی پێداوە وتوێتی دەنگەکەم ئەمانەت بێ لە قیامەت یەخەتە گرم ئەگەر دیفاع لە من نەکەی چۆن نەتوانم دیفاعی لێ نەکەم من ئەوەم کردووە ئەرکی خۆم بەجێهێناوە شتێکی زیادەم نەکردووە هەر کەس ئەرکی خۆی بەجێ بێنێ لە نوێنەرایەتی خەڵکی کوردستانە بێ دیفاعی لێ بکە بێ هاواری ئەو بێ ئەبێ ئەو لەسەر شەقام بێکار نەبێ و نەکوژرێ و
بێلانە نەبێ من داوای مافی بکە من ئەوەم کردووە ڕەنگە خەڵک بڵێ هیچتان پێ نەکراوە چۆن پێمان نەکراوە باش ئەو پرسیارە شەیە بۆی ئەوە دوو ئەندام ئەوە چوار ئەندام ئەوە هەشتی کۆمەڵی دادگەریمان نرد بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەتوانن چ جیاوازیەک دروست بکەن باش ئەگەر ئەو پێی وابێت چواری ئێمە بنێرێ جیاوازی دروست ناکە ئەی بۆچی چلی ئەوە نێرێ بۆی زڵمی لێ بکە ئەو مەنێرە پشتیوانی من مەکە بەس بۆ پشتیوانی ئەوەکەی کە ژیان تیوالێکردووە بۆ هەر لەگەڵ یای دوای 30 ساڵ 16 ساڵە خەڵکیان ناردۆ بۆ بەغاچیان بۆ کرد کەرکووکیان لە دەستدا خاکیان لە دەستدا خەڵکیان بەدبەخت کرد با خەڵک پشتیوانی ئەوان نەکاواز لە ئێمە بێنن بەس بۆ پشتیوانی و زاڵ مستەمکارانە ماندوو نەبووی ناماندوو نابم بەردەوامە بم لەسەر وتنی حەق لە دژایەتی زوڵم و ستەم ئەگەر بە خوێنی خۆشم بێ و بێ منەتیشم لێیان چکە ژیانی من و ئەو خەڵکەش بەدەست خالیقێکەکە ئەوان ئیرادەیان بەسەر ژیان و مردنی ئەمان لە هەڵبژاردنەکانی ڕابردوو جیاوازێکی زۆری دەنگدان هەبووە لە نێوان ئەو دەسەڵاتەی کە باست کرد خەریکی زۆڵم بووە و ئەو سیستەمەی کە ئێستا لە هەرێمی کوردستان و عێراق هەیە تاقە دەنگێک دەتوانێت چۆن جیاوازی دروست بکە حەق و پشتیوانی لە حەق وتنی ڕاستی پەیوەندی بەوە نییە کە زۆرە یا کەمە حەق زۆر بەهێز ئەگەر بە تەنها کەسێکیش لە پشتی بێ ناحەق ئەوە تا زۆری نییە لە کوردستان بەڵام چی بەرهەم هێناوە زوڵم و ستەم و نادادی و بێکاری و بەدبەختی و خەڵکی کردووە بە دەرۆزەکەر بەڵام حەق ئینسانەکە بە خاوەن ئیرادە ئەگەر دیناریش لە گیرفانیان نەبێ مل نادا بۆ ستەمکار سەری شۆڕ ناکە بەڵام ئەگەر هەموو دنیاهی ئەوانە لەبەرەوەی زۆڵم و ستەمیان کردوە سەریان شۆڕە لەبەرەوەی بە ناحەق پەیان کردووە بە دزی پەیان کردووە ڕویان نییە بێنە ڕووی خەڵک وەکو ئێمە بربژێری بە ژمارە 22 لە بازنەی چواری پارێزگای سلێمانی ئەو بارودۆخەی لە هەرێمی کوردستان هەیە چ پەیوەندی بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەیە خەڵکێک لە کوردستان 30 ساڵ دزی بکە هی ئەوێ بینێری لە بەغا نوێنەرایەتی تۆ بکە مافەکانێ بێنێ بۆ لە کوردستان مافەکانیان جوان پیا کردووە و دابین کردووە تا بچن لە بەغاژەوە بکەن 16 ساڵە لە بەغان چیان هێناوە بۆ خەڵکی کوردستان ئەوەشی بەغدا پێداین ئەویشیان بڕی لە پێناوی هەندێ پارە و پۆست و پلا هەموو کاتێ لە هەموو قۆناغەکانە پۆست و پلە و وەزیریان هەبووە بەڵام موچەی خەڵکیان بڕیوە قەت پارە نەبڕاوە خۆیان پارەکەیان بردووە و بەشەکەی خەڵکیان بڕیوە و پۆستەکەی خۆیانیان هەر هەبووە ئێستا دەڵێن بە تەماین بچین بۆ بەغدا بۆ داکۆچکردن لە دەستور لە شایستە داراییەکان لە مافی کورد کۆمەڵێک شتی دیکە خۆشت دەڵێ 17 ساڵە هیچیان نەکردووە بۆ پێشتر بۆ دەی ئەو جارە دەیانەوەی بیکەن پێشتر بۆ کوێ چون 16 ساڵە لەکوێ بوون ئێستا چن ئەوان 16 ساڵە لەوێن ئەو دروشمانە گوێ لێ بۆوانە ئەو دروشمانەوەیە کە 16 ساڵە خەڵکیان پێ خەڵەتاندووە و 30 ساڵ ستەمیان پێ کردووە بەس من عەجیبیم لەوە دێ ئەم خەڵکە دوای 16 ساڵ هەر ئەوانە بنێرێتەوە بۆ بەغا نوێنەرایەتی بکەن ناردنەوەی ئەوانە بۆ بەغا یعنی بڕینی بودجەی بەغا لە دەستدانی خاکی کوردستان زۆرینەی بێمنەتبوون لە دەنگی خەڵک ئەگەر خەڵکینە ئەوەتانەوێت پیرۆستان بلا بچنەوە بۆ بەغا دەیانوێت عێراق دەبێت چاو لەو نمونە سەرکەوتوی هەرێمی کوردستان بکە و دەیانویست ئەزمموی هەرێمی کوردستان ببن بۆ بەغدا بەڵام ئێستا زۆرێک لە بانگەشە دەبین بەوەی کە عێراق گرینگە دەبێت کورد لەوێ نوێنەری هەبێ دیوفاقێک دەبینی ئێمە 16 ساڵە لە عێراقین نوێنەری کورد لەوەیە لە ئێستا زۆرتر بووین سەرۆک کۆمارمان هەبووە وەزیری داراییمان هەبووە وەزیری دەرەوەمان هەبووە بەڵام سنوورەکانی ئەم ناوچەیە ببینە بەدەست بۆمباران و سووتانی ڕەز و باخ و شەهیدکردنی هاوڵاتیەوە چ سیادەیەکی ماوە ئەم هەرێمە مەگەر وەزیری دەرەوەی عێراق کورد نییە ئێمە سەرۆک کۆمارمان هەبووە مافی داراییمان لە بندستی وەزیری دارایی کووردا کە کورد نردوێتی بۆ بەغدا بڕدراوە خاکی کوردستان کە هێزی ئاڵتونی عێراقی دەیگرێ فەرماندەکەی لە کەرکووک کە کەرکووکە گرن لە 16 ئۆکتۆبەر ئەو فەرماندەیە کە سەرپەرشتی هێزی ئاڵتونیەکە و کەرکووکە گرن کووردە ئەمانە من پێم وایە ئەوەی کە لە بەغا بەدەستیان هێناوە دژمنایەتی کوردیان پێ کردووە خاکی کوردیان پێفرۆشتووە
بودجەی خەڵکی کوردستانیان پێ بڕ باش جۆرێک لە هەڕەشە لە کاتی لێدوان لەنیان هێزی دەسەڵات دەبینین دەرنەچین تووشی شەڕی ناوە خۆتان دەکەین ئەگەر زۆرینە نەبین تووشی گرفت دەبین من بە خەڵکی کوردستان ئەڵێم هەرچی ئەزمون هەیە لە ناشیرینی لە شەڕی ناوخۆ لە دزی لە تاڵانی لە کورتکوژی لە هێنانی دەستی بێگانە لە تیرۆر هەمویان کردووە چی ماوە بیکەن شەڕە کردویانە ماڵوێرانیە کردویانە هیچ نەماوە نەیکەن یەکشت ماوە کیمیایی بکەنەوە بەسەرم گەلی کووردا و نەجاتیان بێ لێمان بەڵام ئینشەڵا ئێمە نەجات ئەوان نەجاتە دەین لە دەستی میلەت بێئومێدێک دەبینی لە خەڵک ئەوەی کە ناوێ بچێتە دەنگدان لە جێی خۆیدایە بێئومێدی لە جێی خۆیایە نیگەرانی و تووڕەیی لە جێی خۆیایە بەڵام دەبێ ئەمانە بەرهەمیان هەبێ بێهیوایی بۆ نییە لێگەڕینەمانەی ترتەوە ئەو بە کەیفی خۆیان بکەن سنوقی دەنگدان پڕکەن تەزویر بکەن نا ئەبێت بێهیوایی بۆ ئەوە بێ سەری ئەمانە بخوا با گریمانەیەک دروست بکەم بەوەی دەنگدەرێک دەنجیدا سۆران عومەر و نادیل و ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵام ئەوەی کە دەبێ بکرێ نەیتوانی بیکە خەڵگە بێ سزان بدە خەڵگە بێ جارێکی تر بڕوان پێ نەکا کە چوومە ڕووی نعلەتم لێکا بڵێت تۆ ڕازگۆ نەبووی ئەمانەتی دەنگی ئێمەت کەوت پاڵپشت بەچی پاڵپشت بەوەی کە من دەنگی خەڵک بەرم بۆ نوێنەرایەتی کردنی بچم خۆم دەوڵەمەند کەم و ئاگام لەو نەمێنێ و ئەویش لە ئیجە بخنکێ ئەوە ویژدان و نوێنەرایەتی نییە بەڵێ لە گفتوگوکە بەردەوام دەبین هەوڵ دەدەین کۆمەڵی خەڵکیت کە بدوێنین باش قوربان ئەحواڵە باشە زۆر بازارتان باش چیانەکە سەلامەتن یەک دوو قسەمان بۆ بکەن چیتان هەیە لەسەر کاک سۆران وڵی بەس خۆشەویستمان هەیە بەرامبەرتانە و ئەمە ڕێزمان هەیە بۆ هەموو ئەندام پەلەمانەکان بەس ئەوە یەکێکە دەتوان بڵم دانستەیە ئەم بۆ خۆم بڵم کۆمەڵ نیم بە شانازی بۆ پیاوە دەکەم قوربانە لەبەوەی کەسێکە جێ شاناسی باشە لە دەڤەرێکن زۆرترین قوربانی کەمترین خزمەت شتێک ڕوبەڕووی ئەو کاندیدە بکەوە جاوەڵی ئەوەندەمان دەوێگەر گەشتە شوێنی خۆی هیچی دەدەسات بۆ ئەو شارێک شتێکمان بۆ بکەم منی دەبێت کاک سۆران وەڵای ئینشاءالله دەڤەرێکی منکوبە لە چاو قوربانیەکەی و بەرهەمی هەموو کوردستان لە ڕاپەڕینی ئێرەوە دەستی پێکرەوە بەڵام بەداخەوەکو پێویست خزمەت نەکرا ئەو بەڕێزە زۆر گەورە دەکەن هەمامان قوربان پێ دەڵم بۆ خۆم کۆمەڵ نیم بە شانازی بۆ پیاوە قوربانە لەبەوەی کەسێک زۆر گەورەیە هەر هەمیش قسەوی دەسەلمێنم وەکبی کابراایکی زۆر بەڕێزە و لەسە فەقیر بەجواب و لە پەرلەمان قسەی چاک دەکا و هەموو خەڵک بە قسەکانی پێ خۆشحاڵە و کابراایکی زۆر بەڕێز و زۆر محتەرەمە کەواتە ئێستا پێویستی بە پاڵپشتی هاوڵات ئارێ وەڵڵە هەرچی دەیهێوێ سەرکەوتوو بە هاو دەبێت پشتی بگرێ لە تۆزێ لەو ڕێحانم بەرێ بە بۆ نەخۆشە زۆر قوربانە خەڵک دێشتە با بۆ خەڵک دەنگی پێ با من ڕێحانم من بەڵێنە دەدەمە سەر دەکەی ئەوە مژجێری لێ باسی دەفتانەکە قوربانە باشی چینە ژوور کاک سۆران ئەرە وەڵای سەلام عەلەیکوم سەلام عەلەیکوم قوربانە سەلام عەلەیکوم باشە شکر خوا بازارتان بە ئێمەش بەلای حاجی ئەحمەدی هاتووین دووسێ قسەمان لۆ بکەن و لەقسە چوی ئینشاڵڵا کاک سۆرانی دەبێ دەربشوێنین چووکە لەگەڵ دڵی جەماوەردا و خەڵک خۆشی دەوێت پیاوێکی تێکۆشەر و هەرێ وەڵڵا ئینشاڵڵا هیمەتی بۆ دەکەین بە هەمووان دەبێت دەری شوێنین بە هەمێدی خۆی گەورە قوربان کاندیدێک وا لە بەرامبەرتوو یاخوا بەخێر بێ کاک سۆران لە ڕابردوو مووقفی دیار و هەموو کەس دەیناسن پێویست بەڕێ کلام ناکەم کەس ئینشاڵڵا دەرچووە ئینشاڵڵا هەڵوێستەکانی هەموو جەماوەر هەڵوێستەکانی دەبینێ لە ڕابردوو هەڵوێستەکانی دیار بووە قوربانە ئینشاءڵڵا قوربانە بن سەلامەت یاخوا وەڵا هەیەچینە دەرەوە بە سوڕێ بخۆین سەلامەت قوربانە سڵتان هەبێ هەبێ کاکە خوا پشتیوان
باشی گیانم سەلامەتی چ دەرێ لەسەر کاک سۆرانی وڵی ڕاستی پیاوێکی مووقیفە چەند ساڵێکە لە پەرلەمانە جێدەستی زۆر دیارە بەڕاستی ئەو جاریش وعدم داوە دەنگمان بۆویانی بە عایلە نەک باوە دوو بەشیش بۆ دەگەڕێتەوە کە بە بێلایانی خۆی هەڵبژاردووە ناو عەزبدانیە چونکە هیچ هەست بەکان متمانیان نەماوە ڕاستی ڕوبەڕوو قسەش بکەین متمانەیەکی زۆر بەجەنابەت هەیە خزمەتدام و سازیان بەخێر بێنێ متمانەیەکی زۆر بەجەنابەت هەیە و خەڵک پشتگیری دەکا و نەزانم ڕوبەڕووی ئەو خەڵکە چی دەڵێیت وڵاوە ئەرکمان قورسترەکە ئێمە متمانەی خەڵک بە ئەمانەت وەرەگرین دڵنیایەنەکەم ئینشاءڵڵا لە ئاستی ئەو ئەرکە قورسابین کە نوێنەرایەتی ئەم خەڵکە ئازیز و بەڕێزەیە کە لە بێهیواییە متمانەیان پێمانە پشتیوان بەخۆی گەورە ئینشاءڵڵا ئەوەی کە پێشتر کردوێتی هەمان بامان ڕێچکەدا دەڕوە ئینشاءڵڵا سەلمان دوێتی ڕاستی خوا پشتیوان بێت. خوا پشتیوان قوربانە خزمەتدام سەلامەت بەخێر بێنێ خواستەر سەر گیانی من ئوستاذیان بەخێر پاکستان بێت. خۆشمان دەوێت خوای گەورە خۆشەویستان سپاس دەکەم. لێنەسەنیا خۆ. یاڕەبی سەرکەوتوبی لەگەڵ ئێوە ئینشاءڵڵا سەرکەوتو دێ پشتیوان بێت. ئینشاءڵڵا قوربانە ئینشاءڵڵا. پرسیارە بێم ئەو متمانەی بە کاک سۆرانت هەیە بۆچی دەگەڕێنیەوە وەڵاهی داکۆچی لە مافی خەڵکیەکە تێگەیشتی ئەو وەکو ئەو بە جواب بە لەسەر ئەو خەڵکی و لەسەر مافی خەڵکی بەڕاستی پەرلەمانکارەکانی کەوانە بوو ئەی نبینی فەقیری دەریشان کرد لەسەر حەقی خەڵکی لەسەر قسەی چاک و لەسەر ئەو شتان ئارە بەخوا ئینشاءڵڵا سەرکەوتو دێ ئینشاءڵڵا سەلامەتی یا ئینشاءڵڵا لە شوێنێکن زۆرترین گەنج لەو دەبەرە بەرەو هەندەران دەڕوە یعنی ئێستاش کاکسۆران ئەوە بربژێرە و خاندیدا دەتانەوێت داکۆچی لە چی بکا بۆەوەی ئەو هەموو گەنجە کە سەربەتێکی گەورەی نیشتیمانی نەڕوە خۆخوای براکەم بژێوی ژیان چۆنە ئێستا ئەوتە ئەو کڕەمان لەکنە ئەو ساڵە تەواوی کردووە بەشی ئینگلیسی تا ئین نییە یعنی تەمەنێکی گەشتە 35 ساڵی ژنی نێهێناوە دەڵێ ئەمن باشە بە شاگردی ژنی چ بێنم یعنی 350,000 وەردەگری بە 350,000 بە 400,000 وەرەکرێ خانوەکەی ژیانەکەی یعنی وەرە تەماشایکە ئەوە گەنجێکە و ئەوەش گەنجێکە هەردوو گەنج لەکە من ئیشێ دەکەن بابزانم ینی ژیانی کاسبەکەی چۆ ناوچۆنیە بزانە بژێوی ژیانەکەی چۆ ناوچۆنیە یعنی ئێستا ئەو برایکە دەڵە خۆ هەڵدەبژێرم لەوانەیە لە حەزبێکدا کە بزانێ ئەوە چۆنە بژێوی ئەو خەڵکەی تێدەگەین لە مەکانمە دەنگرە دەینە ئەو برایانە ئەو برایان دەبێت حیسابی ئەوانە بکە ئێستا من لە ئیبابمەوە بۆمان ماوەتەوە دەنا بە خۆم بە قورعان لەو زولفەیدا وەڵڵی پەیدا نابێ ژیان پەیدا نابێت کاک سۆران بارودۆخی خەڵک دەزانی بە تایبەتی گەنجان یعنی دەتوانی باوەکو بەڵێن نەبێ بەڵام دەتەوێت چی بکەی بە بۆ گەنجان خۆی نەتیجەی نەعادالەتی نەتیجەی بڕینی بەشە بوجەی خەڵکی کوردستان لە بەغدا بێکاری بەرەمهێناوە نەتیجەی حیزبی بوون و مەحسوبیەت و تاعیناتی نایاسایی وای کردووە دەرچوویەکی ئینگلیزی لێرایش کاکە ئیشی ئەو لێرانیە ئەگەر ئێمە لە بەغدا بتوانین استحقاقی دارایی خەڵکی کوردستان لە بەغدا وەرگرینەوە بازار ببوژێتەوە ئەمیش وەک دوکاندار سوودە بینێ خەڵکیش لە بێکاری ڕزگاریە بێت ئەمە چارەسەری ئەو دۆخاکە کە گەنجی ئێرە زۆرترینی ڕەنگە لە بێهیوای و بێکاریان ڕویان لە هەندەران کردبێت دەبینی تەواشە دەکە هەرزەکاری وا دەبینی منداڵەکە بە 5,000 ئیشێ دەکەی چاخانەی زگەری دەشێشەی ئەنی تەماشا هەوڵ دەدە لە ماڵەکەی چێکابرە بابەکەیەتی کوڕێکی تەمەنی 13 ساڵە دینێتە چاخانێک ڕۆژێ بە 5,000 ئیشێ دەکەن باشە دروستە بڵێن بەشداریکردنی خەڵکی لە هەڵبژاردن وە دەنگدان بە نوێنەرانەیەک بۆ من ئەوە کاکسۆرانە ڕابردوو دیارە بارودۆخەکە دەگوڵ ڕەحمەتە دێ بارودۆخی ئەوەی دەزانین بارودۆخی پێشەشەکان دەزانی چۆن ناوچۆنی هەوڵ دەدە بۆ خەڵکەکەی بەڵام دەفەرەکە کوردستانەکە هێندە گەورە نیە وەک ئەو وڵاتانە نیێسا وەک ئەو وڵاتانە خەڵکی هەبە دەبێت چ قوڕ بەسە سەرێکمان بەسەر خۆمان کرد بە ئەوەندە خەڵکە کەمەمان هەیە واش پێیان چارەسەر ناکرێت واش ئیشەکان پێ ناکرێت ینی داهاتەکەی هەیە لە خوای بەزار بەڵام نەعادالەتی هەیە نەعادالەتی هەیە گەبڕم نییە بەڵام وەڵی ئەگەر مەبەستیان بێ چەند شەریکاتێکی بکەنەوە ئەوە نیە بڵێ بە دوکاندارەکان هەر بە دوکاندارەکان ئیشەکان دەڵێت بەس بە شەریکاتی استراتیجی بەڕاستی ئەو ڕاستی
مەبەست لە پێشتر چییە مەسەلا؟ پێشتر ئەوە نار کادیرێکی ئاسایی بوو لە کۆمەڵی چالاک هەروە بینی کاک سۆران ئەوە یەشێکە لە ڕەخنەکان بەڵێ پێت وایە بە چونت بۆ پەرلەمان ئەوە بوو چونکە ئێستا کەم بە پرسیارەتم کەمتر بێ کەمتریش مەسافە کە زۆرتر بێ زۆرتر هەر قورسترە چونکە ئەوەی کە دەیبینی لێرەکانە تەماشای دەکەی دەسەڵاتی حکوومەتی کوردی پێم وایە ئۆپۆزیسیۆن بەرگێکی جوانتی بەسەردا کردو بۆ چونکە ئەوانە بەرهەمی غەربن کە بەرهەمی غەربن وڵاتانی ڕۆژئاوا سەیر دەکە هەر مشتەمەحێک ئۆپۆزیسیۆن ئەوەی تێدا نەبێت جێ پرسیارەوە جوان نابزانانی وەڵامی چییە بە تایبەت لەسەر ئەو بڕگێت باقسەکانی تەواوکە ئەو بڕگەیە کە چونکە هەبوونی ئۆپۆزیسیۆن و هەبوونی دەنگی ناڕازی لە هەرم شەرحەتی زیاتر بۆ دەسەڵاتە بووە قەنەعات شما 1990 بۆ 95 هەڵبژاردن بۆتە شتێک چۆن بڵە شتێکی کارکەون لە هەموو خەڵی دڵنیا ئێستا لە باشووری کوردستان نەتیجەکەی وەک هەڵبژاردنەکانی پێشوەوەی 2005 کە سەرەتا دەست وی ئەمە بۆچوونێکە کە پێی وایە ئەم جۆرە لە سیستەمی حکومڕانی کە دیموکراسی نییە پێویستی بە هەڵبژاردن نییە و چکە بە عەقلی بنەماڵە و تاک و تاکڕەویە ڕوا بەڕێوە بار بۆ خۆیان وابی بن بەڕێوە پەرلەمانیان بۆ چییە کە ئەوان بە زەبری هێز و بە بەکارهێنانی دادگا و بە شەقبی بن بەڕێوە و قسەیەش دروستە لێرەدا بەبەستم ئەوەیە دوای 2025 ئەوتو هاتن ئۆپۆزیسیۆن دواتریش نەوەین دواتریش دەنگکانی تر ئەوانە هەمویان دەڵێ ئێمە ناڕاست بەڵام هیچ شتێکیان نەکردووە ڕاستە ئاشکرابوونی هەندە ڕەقەم و داتا و ئەوانە هەبووە فلان ساڵ ئەوەندە هەبوو فلان ساڵ ئەوەندە هەبوو بەڵام ئەوانە هیچی لە وەسعەکە نەبووڕیوە قەنەعەتشم وایە جابام پرسیارەکەی تو بە جۆرێشکە بکەم کە وتت هەروەکو چالاکوان بای کاک سۆران پێت وایە چالاکوان بووی کاریگەری زیاتر هەبوو لەسەر دەسەڵات یان ئەوەی لە دوو خولی ڕابردووی پەرلەمان لە پەرلەمانی کوردستان بوو ئێستاش بەربژێری دەتەوێت بچێ بەغدا کۆمەڵگەی مەدەنی چالاکوانی تایە ڕۆڵی خۆی هەیە و چوونە نوێنەرایەتی خەڵکیش ڕۆڵێکی ترە هەر یەکەیان کاریگەری خۆی هەیە بەڵام ڕاست ئێمە لە بەرامبەر دەسەڵاتێکەکەی نەگوێ ئەگرێ نەمنەتی بە کۆمەلگاکەش هەیە بە خەڵک هەیە بە کۆمەلگەی مەدەنی و هەموویەوە بەڵام بۆ چوونی من و ئەم لەوا جیاوازە کە من پێم وایە لەسەر ئەم خەباتە مەدەنیە بێ بەردەوامی کە خەباتی مەدەنی درێژخایەنە خەباتی چەکداری نییە بەڵام چۆن دەڵێ مەسەلەیەکی کوردی هەیە زەری گەورەی نیشانە حەلامەت پێدادان من کە شتێک پێم نەکرێ نایکەم دوای ئەوەش کات حزبەکەی جەناب زۆر قوربانە بم کا حاجیان دەستێ ماچەکەم خوا سەلامەتان کە قوربانی چاوە ئەوە کاک سۆرانە جان ئینشەڵڵا چی دەڵێ ئینشەڵڵا بە تەمام خۆی ئینشەڵڵا قوربان لە دڵی خۆماندا ئینشەڵڵا سەلام قوربانی خوا سەلامەت جوانی خۆی خەڵکی کەشمان هەیە ئینشاڵڵا هەمومان یەک دەنگ خوا سەلامەت سۆران دڵە دڵ قوربانی دڵێ بم دەستێ ماچەکەم خوا سەلامەت ڕاستی بە ئەو ڕاستگۆی لەویدا لێ خەڵکی کەدانی خوا پشتیوان بێ قوربان لەوە زیاتر بۆ شوێنەوە دەژێت بەردەوامە بینەری ئێوەیە قوربانێ بم سەلامەت دنیا خوا دەستێ ماچەکەم خوا ئاگادارتان بێ قوربانێ بم سەلامەت وڵی جا بڵێن چی من مامۆستای وانە بێژم سوێن بەخوای ئەو مانگەی موچەکەم 32,000 بە دوای 8 مانگ موچەی مانجی دوو وەرگتووە ینی نازانم میدی منداڵی بەرپرسەکان بۆ خۆیان چ تێگۆرەوی دێکرد ناگەم لێ بە 30,050 ینی موچەی مانجی هەشت موچەی مانجی دوای 8 مانگ وەرم گرتووە 32,000 بەکالۆرێسم هەیە لە ئینگلیزی لە بیتوێن و پشدەری بابێنەوە وێنەکەی هەیە کە چۆن دەڵێ بەرزترین دەرەجەم هەوانەی کە تەقدیمی وانە بێژیمان کردو دوای 3 ساڵ وانە بێژی
ئەو مانگەی وەرم گوتووە موچەی مانجی دوی ڕابردوو 32,000 یعنی ئەوانە نووسون تۆپی ون چییە یعنی دوای خوێندنی نزیکەی 16 ساڵ موچەی 32,000 دەرچوویەکی بە کالیۆریۆ زمانی ئینگلیزی 10 ساڵیش لە دەرەوە دوایەوەی هاتوومە خوێنم تاوا کردووە 10 ساڵ 4 مانکەم لە بەریتانیا بوو هەن نازانم ئەوانە دەکوێنەوانە چییە مەسلەی وانە بێژەکان مەسلەی خۆبەخشەکان مەسلەی گرێبەستەکان هەمووی نەتیجەی ئەوەیە کە ئەمانە حکوومەتیان پڕ کردووە لە نەعەدالەتی دیوار و گەندەڵ و بەڵێ و ئەیانەوێ خەڵک بە کالۆریۆسی ئینگلیزیەوە لە مانگێکا 36,000 بنێ ئەمە گەمەی بە شعوری ئینسان ئەوان میلەتێکیان ناوێ خوێنەوار بێ بۆیە پەروەردەیان هەرس پێهێناوە بۆیە مامۆستایان بەم جۆرە لێ کرد کە شکۆی بشکێنن چکەوانیانەوە خەڵک خوێنەواری نەبێ بۆی شوێنی لە تەنانێ بکەوێ بۆ ئەوان ئەگەر ئەو ڕخنەیە ڕوبەڕووی حکوومەت هێرێمی کوردستان بکەیەوە دەڵێ بەغدا هۆکارە لە بڕینی موچە ئێمە ناتوانین ئەو بارگرانی هۆکار نییە نەخێر ڕاز ناکەن مامۆستاش لە فەرمی بەس بەغدا بۆ هۆکارە بەغدا بڵێ چی بەغدا تۆ حکوومەتی خۆت ڕادەگەیەنی دەڵێ من گەورەی و میلەتەم من باوکی و ماڵ منداڵم 6 سەرخێزان ئەو پرسیاری کردم کاکسۆرم ئەمان نەوتە فرۆشن هەموو ڕۆژێ 500,000 بەرمیل نەوتە فرۆشن ئێمە نفوزمان 5 ملیۆنە یعنی حسابی بکە بزانە ڕۆژانە چەندێک نەوت بەرامبەر هەر تاکێکی کووردە بەڵام چونکە نەعەدالەتی هەیە پارەکەیە بن بە نادیاریی هێڵنەوە نەوتەکەش نادەن بە بەغا بەشە بودجەی هەرێمیش لە بەغداوە بڕدراوە بە هۆکاری ئەمان ڕاز ناکەن پارەیان نییە ئەمان سیاسەتێکی زۆر مەترسیداریان لە ساڵی 2013 پەیڕەو کردووە لە دوای 2013 ئەویش برسیکردنی خەڵک ناچارکردنی خەڵک بە لەتەنانێک بۆ ژیانێکی کولەمەرجی نەک دابینکردنی مافی مامۆستای وانەبێژ و گرێبەست و دامەزراندنی یەکەمەکان بۆ ئەوەی شوێنی ئەوان بکەون هەر چاوەڕێی چارەکە موچە و 36,000 هەیە 6,000 وانەبێژی بووە با منەوە پرسیارە بکەم ئەوە کاک سۆرانە لە ڕابردوو کارەکانی دیار بۆ لە پەرلەمانی کوردستان بۆ بە هۆکاری پشتگیریکردنی خەڵک ڕوبەڕووی سزادان و دەرکردن لە پەرلەمان بۆ ئێستا پێویستی بە پشتگیری هاوڵاتیانە من وەکو خۆم دەستخۆشی لێ دەکەم ینی ئەوەی کە کردوێتی ئەوە با بڵێن دەبەر ئەوەی کاندان پەرلەمانە واجبی سەرشانێتی بەس بەڕاستی حکوومەتەکە ئەوەندە ناشیرنە ئەوەندەی وڵات ناشیرن کرد هەر لە مامۆستاڕە هەر لە پەرلەمانڕە هەر لە دەسەڵاتڕە هەر لە جێبەجێکردن وەزارەتەکانڕە ینی حەی بە لەو ینی کابراایەک دەچێتە پەرلەمان دەبێت شادەی نەک ئێستان بە کالیۆرسمێ دەبوو دەبێت دکتۆراتە بێ و جا بچێ پەرلەمان تۆ قانون و ڕێگا بۆ خەڵکە دادەنی حەیب نییە گۆرانی بێژێک و ینی نازانم تەپڵ لێدەرێک و خەڵکێک بچێتە پەرلەمان لەگەڵ ڕێزم بۆیان بەڵام کەواتە دروستە بڵێم نمونەی ئەوانە بچێت دروستە برێم نمونەی کاکسۆران بچێ دەبێت نمونونەکان نمونەی بەرز بن دەبێت ئەوانە حکوومەت بە ئاگا بێنەوە ئەگەر حکوومەت نەما بتوان خەڵکانێک بن خەڵک بە دەنجیان بێتە سەر جادا حکوومەت بە زۆر ئاگادار بکەنەوە نەک کەسێک بێ لە بەرخاتری موچەکەی خۆی دەنگ نەکە کەسێک بێ پێی سیر بێت چۆتەوە شوێنەمانی 6 ملیۆنی وەردەگرێت لەسەر ئیسابی من هەتا با بە کاکسۆران ئەندام پەرلەمانە سەر و سەرچاوم بەس دوای ئەوەی کە ئەندام پەرلەمانی نەما ئەو چەند ساڵی 10 ملیۆن وەردەگرێت 8 ملیۆن وەردەگری یا ساڕی پێدا و سەرچاو بەس دوایەوەی بابچێتەوە سەری شەکەی خۆی بۆ لە من بێتە بەڵا هەتایە بۆ ئەولادی وەریگرێت حەیف نییە شەهیدەیە لە 61 شەهید کراوە ئەولادیشی نەماوە ئێستا موچەکەی وەردەگرێت یعنی حەی بە بەسە بەڕاستی کەسێک نییە لەگەڵ ڕێزمدا پیاوێکی بەغیرەت نییە دەنا ئێستا ڕابەرایەتی شۆڕشێکی بکە ئامادەیە ئەو خەڵکە ئەنی هەموو خەڵک ئامادەیە بمرێت بەسە کابرا خۆی بەکوش دەداوەتە لەو ئەوانەدا هەر ئەمن دەزانم چ حاڵێکە بەدەست ئەو ڕێیانەوە خەڵک مردن و خەڵک چۆن جەجی دەستۆژ قوربان سپاس کابینە گۆڕە کابینە لە دوای کابینە قەیرانی زیاتر و بەزمی زیاتر ماقول لە لیتری بنزینی بە 900 ناری بازاری بێت دەست خۆش بێت سپاس دەکەم چاوی خۆشحاڵم چاوی قوربان
خۆشەویستی باشی ڕامتێ قوربانی جای گەورەی سەلامەت بیت ڕامتێ برای بەڕێز با سەلامەت خۆشەویستی یادی منی کاکەی سەرکەوتوبی ئینشاءڵڵا قوربانە کاعلیجان خۆشحاڵم چ دەڵێ وەڵی دەڵێم دەنجی پێ دەدەم لە بەرچی بەخۆم بە ماڵ و منداڵەوە قوربان لەبەرەوەی دژی پارتیا یەکسەر دەنجی بۆ دەدەم دەڵێ لە کوردستان یەکەمە دژی پارتیا یەکسەر ئینشاءڵڵا بەخۆم بە ماڵ و منداڵەوەکەم دەنگم بۆوە ڕابردووی دیارە ڕابردووی دیارە و جێگای هەموو شتەکانی دیارە بەڕاستی باش پێویست بەچی دیکە دەکا بۆی هاوڵاتی زیاتر متمانێت پێویست دەکایش خۆی بکات بەڵام ئەگەر ڕاستی دەوێ ئیشی کردووە هیوادارم هەر بەردەوام بێ و هەر لەسەر و ڕێگای دەڕۆ هەر لەسەر و ڕێگای بڕۆ ئینشاءڵڵا سەرکەوتوو بێ قوربانە بم کاکە عەلیجان پاسیلۆتە بتەکەم گیانی منی واگەدارێت باشی گیانی من بە باشی سەلامەتی قوربانە باشی گیانی من قوربانە بم پێم خۆش لە خزمەتتا پرسیاری لێ دەکەن ڕخنەی لێ دەگرێن وڵا ڕقنەمان نییە وڵای ڕقنەمان نیە ئیشەڵا هیوادارین هەر بەڕێز بێەوە سەرکەوتوو بێ هەراوە داوای حەقی مە و هەموو ئەو میلەتە فەقیرەکە لەوێش لەسەر مافی ئەمێ گەشت بۆ دۆخی ئێستا ئەوەندەی دژیە چەتی و پارتی وەستا و دژی و گەندەڵکارانە وەستایەوە بۆیە گەشت بۆ دۆخی ئێستا دەنا دەیتوانی بە شێوازێکی تر و بە هەلو مەرجێکی تر خۆی بگەێنێتە سەر و لەو گەندەڵ و دزوو مافیانە نزیک بێتەوە بەڵام من دەستخۆشی لێ دەکەم پیاوێکی سەربەز و بەڕێزە هەر بمێنە بۆمان سەرفراز و سەرکەوتوو ئینشەڵڵا یەک قسەیکەم نێ زۆر ئەگەم لە بەرنامەکانی بووە بەڕاستی قوربانە ڕابردووی دیارەوانە پێویست ناکە سپاس گیانی قوربانە لا ئەمرەوەندەی دەڵێم ینی خۆزگەم دەخواست پێنج کەسی وەک ماوەسوورە عومەر لێرە هەبا ینی ئەو ئیشێکی ئەو دەیکات پێنج کەسکە هەمان ئەویشیان کرد بە دۆخما بۆ دۆخی ئێستا نەدەگەشت یانی تاکە کەسیشە دەخوای بەزیاد بێ ینی بەدەست پاکی و بەدەست بەدەست نوێش کەدا ئێستا بە خاوێنی هێناوێتی بە تا کەسیش ینی دەتوانین ئەوە هیچ ڕابردوویمان دیوە یانی دەتوانین شاهدی داهاتووشی بۆ بدەین ینی دەخوای بەزیاد بێت ئەو ئیشەی لە ڕابردوودا کردوێتی ئەو کە چۆکی دانەدا لە بەردەم پارە لە بەردەم چەک لە بەردەم دەسەڵات ینی لە بەردەم ئەو شتانی کاخراوەتە پێشی هەمووی بەلا ناوە ئیشەڵا خۆی گەورە چەندە ناوی مەدە سەر بەرز کردووە بۆ خیامەتی ژەوەندە سەر بەرزکەی ئیشەڵا پاسی لە تفتەکەم خوا پشتیوان لە ئاستی ئەو گومانە باشەی ئێوە بی قوربانە بم زۆر سپاس گیانی منی چۆنی گیانی باشی برا سپاس دەکەم وەڵا دوو پرسیارم هەیە خزمەتتان یەکەمیان وەکو گەنج باشە وەکو گەدەیبین لە منتیقەی ڕانیە بە تایبەتی ڕانی و قەڵازە گەنجێکی زۆ سەری خۆی هەڵدەگرێت باشە من وە خۆم لەوانەیە هەلی کار بۆ من ڕەخسا بێت وە کۆمەڵێک گەنجیش لەگەڵ مندا ئیش بکە و هەلی کاری بۆ ڕەخسا بەڵام ئەی ئاچ لەو گەنجانی کە دەکەی بەڕاستی دێنا وەزا ئێستا من بۆ خۆم لە ناو باخی گشتی دوو گەنج بۆ خۆی دیگوستەرمان لێ تێک چۆ نازانین بۆچی هاتوونێتە ئێرەکانە یعنی بە بێکاری بەبێ ئیشی ینی دوو دیناری لە گرفاندانیە بەڕاستی من دەزانم ڕابردووی بەڕێزت چۆنە وە دەنگیشم پێ نەداوی یعنی من سەڕی حسە لەگەڵ دەکەم ئامادەش نیم ئەم جارێ بچمەستان سندوقی دەنگدان دەنگ بە کەسیاندەم بەڵام پلانی بەڕێستان چییە بۆ گەنجانە یعنی گەنجێکی زۆر سەری لێ شێواوە یعنی نە ئیشێکە نە هەریکارێکە نە شوێنێکە ڕووی تێ بکە بەڕاستی پێ بڵێم گەنجێکە کە سەری خۆی لێ دەڵێ لە ئیجدا بخنکەم باشە وەک لەوەی لە کوردستاندا طبعاً ڕاستەکە بێکاری دەردێکی کوشندەی ئێستای ئەم کۆمەڵگەیەیە کە لە نەتیجەی نەعەدالەتی بەرهەم هاتووە کەرتی گشتیان بە نایاسایی و بە بندیوار پڕ کردووە کەرتی تایبەتیشیان قۆرخ کردووە بۆیە هەلی کار زۆر کەم بووە بەڵام ئەگەر ئێمە بمانەوە گۆڕانکاری بکەین بە جێهێشتنی واقعی کوردستان گەنجەکانمان بڕۆن ئێمەش تەنیا کەوین و گۆڕانکاری دروست نابێت دەکرێت بڵێم دەسەڵات ئەوەی دەوێت دەسەڵات بۆیە ئەوەی بەرەمێناوە تا خەڵک ئەوەندە بێ هیوا ببێ لە واقع ڕابکە خۆ ئەگەر بۆ نمونە هەرچی بێکار بوو هەرچی بێ هیوا بوو بڕوا سەری خۆی هەڵگرێ و هەرچی هەڕەشە و مەترسی کەوتە سەر جێیەڵێ بە نەتیجە وڵات بۆ گەندەڵکار چۆڵە بێ من ناڵێم گەنجەکان ناحەقیانەکە ئەڕۆن ڕەنگە هەر ئەو ڕێگایە ببینەوە بۆیە سەری خۆیان هەڵەگرن بەڵام ئەڵێم ئەوەندەی ئەڕوا لە ئیجە ئەخینکێ
وەرن پشتیوانمان بن با شۆڕشێ بکەین وەرن با گۆڕانکاری بکەین گۆڕانکاری بە جێهێشتنی واقع دروست نابێت نەتیجەی ستەم و نادادی ئەم دەسەڵاتە لە 30 ساڵە ئەمەی بەرهەمهێناوە ئەگەر قوبوڵمان نییە وەرن پشتیوانی من بکەن پشتیوانی و هێزانە بکەن کە متمانەیان پێەکەن با گۆڕانکاری بکەن بەڵام تۆ پشتیوانی من نەکەی واقعی جێڵی نەیشیتە سەر سنووقی دەنگدان هەمووی بۆ من جێبیێڵی گۆڕانکاری وا دروست نادێت هەڵبژاردن دەکرێت هەلێک بێ بێ گۆڕانکاری هەڵبژاردن میکانیزمێکە بۆ فشار و هەڵبژاردننی نوێنەری حەقیقی خۆت و سزادانی ئەوەی درۆی لەگەڵ کردووی ئەوەی ڕاستی لە هەیە پێم خۆشە ینی هەمومان بزانین گەنجەکانمان ئەوەی کە ڕووخاوە یان ئێمە کە بێ ئەمەل بووین لە گەنج باشە ئەکسێرەتی گەنجەکان کە دێتە ئەمری واقعەوە دەمی زۆر گەرمە لە ژێر داین لە بەردی موبایلەکەیدا کۆمەڵێش دەنووسێ بەڵام کە واقع دێت ناتوانێت ڕۆژی دەنگدام بچێ سزای ئەو گەندەڵکارانە بدات خۆی ئەوەش هۆکارێکە بۆەوەی کە ئەو حکوومەتە وای کردووە یعنی ئەو بێکاری و ئەوی بۆی چۆڵ لە بەڕاستەوەی مەرامی خۆی جێبەجێ دەکەی کۆمپانیایەکی ئەهلی دەکرێتەوە هەر حیزب لە پشتێتی و کەسی خۆی دادەمەزرێنێت فەرمولێرەکانە کۆمپانیا کراوەەوە معمل شەکرە معمل ئار دەکراوەتەوە هەتا ئیخۆیان لێ بێت گەنجێکی قوربەسەر کە ئەم بۆ خۆم 6 ساڵە خریجم باشە هەتا ئێستا لە کارتی حکوومەتە تاعینەوە هەڵیش نادەم نەتیشم پێی نییە نەتیشم پێی نەتاکر بۆ خۆم بەڕەنشانی خۆم پیدا دەکەم بەڵام ئەی چ لە گەنجێکی قوربەسەر دەکەی کە ئەمڕۆ تازە زەواجی کردووە خریجی زانکۆ پێی مانگایە باشە شوێنێک نەبێ ڕوویتێکە یعنی ئێستا ئەوەی کە لە ڕانی و منتیقەی بتوێن پشدەرەوەیە نەبوونی شوێنێکە بۆ گەنج یعنی گەنج هیچ شوێنێکی بۆ نەرەخساوە هەلێکی بۆ نەرەخساوە بۆیە بە ناساری ناحەقی مەگرەکە ئەو کوردستانە بەجێ دێڵێ ئەو منتیقەی ڕانی و بتوێن پشدەر بەجێ دێڵێ بەشێک لە خەمەکانی باس کرد دیارە ڕوونە ئەو گەنجە نابێت 100 عریزە بدا بۆ ئەوەی ببێ بە پاسەوان ببێ بە چەکدار ئەبێ دەست بکا بە چاوی ئەوەی کە ژیانی ئەوی وا لێ کردووە ئەبێ گەنجەکانمان کە ورە وزەی گۆڕانکارین نەواقع جێبیێڵن نەمنەتیان بەوە هەبێ ژیانی ئێمەیان بەدبەخت کردووە گەنجیش نابێت جێیەڵێ و تەسلیم ببێ ئەوان حەزەکەن گەنج ئیرادەی ئەوەندە بشکێ مەمنون بێ بیکەن بە چەکداری خۆیان بۆ پاراستنی خۆیان ئەخ نابێ گەنجێکی بێ هیوا مەمنون بێت چەک هەڵگرێ بۆی ئەوانە بپارێزیێ ئەبێت چەک هەڵگرێ بۆی ئەوانە لە بین بچن بۆ خۆم برادری خۆم هەندسەی معماری تەواو معقولە هەندسەی معماری تەواوی سایاق بی یعنی ئەوە ڕەوایە ئەو شەهادەیە ئەو خوێندنەی ئەو یعنی سەر و نەوەت دەهێنێ لە پۆلی 12 باشە هەندسەی معماری تەواوی سایاق بی ئەوان ڕقیان لە شەهادە ئەوان پرۆفیسۆر بێ کۆیلەبی ئەمجا قوبوڵیانی بەتاکید ئەوە مصیبەتەکە بەڵام خەڵکە بێەوە قوبوڵ نەکە ئەگەر خەڵک قوبوڵیکە من دیفاعیشی لێ بکەن خەڵک قوبوڵێ دیجاتەوە قچیە دەستخۆش لێ دەکەم قوربانە بەس چۆ سەرسنەوە ڕۆژی سزا و پاداشت خۆشحاڵ بووم کە بەڕێستان سەردانی ڕانیتان کرد دەواازە ڕاپەڕان دووخوری پێشوو لە پەرلەمانی کوردستان بەڵام کار و چاڵەچی و قسەت ڕەخنت پێشنیارت وەڵام من زۆر خۆشحاڵم بۆ ئەو پیاوە بەڕێزە لای من زۆر بەنرخە یەک وەک مسلمان دووش وەک داکۆکی کار لە ماپ و قوتی خەڵک لەبەرەوەی ڕابردوو سەلماندوویەتی کە ئەو پیاوە هەمیشە بەرژەوەندەکانی حیزبی وەلا ناوە بەرژەوەندەکانی خۆی بەلا ناوە بۆ ماف و حەقی خەڵک زوڵم و ستەم کە دەسەڵات 30 ساڵە لێ دەکا ئەو بەردەوام هەستم بەوە کردو متابعام کردو کە لە پشت مافی خەڵکە ئەوە ئێستا مەدحی بەرەو ڕوش پێم خۆش نیە مەدحی بەرەو سورە ئەوە یەکێک کە لەو جەرگ سوتاوانەی کە دەسەڵاتی کوردی کوڕەکەیان لێ شەهید کرد لەسەر داواکردنی مافی خەڵک بەڵێ طبعاً من کاک ئیسماعیل و بابی هەموو ئەوانەی کە بەناحەق خوێنیان ڕژاوە لە وڵاتە جا لە خۆپیشاندان بێ یا بە کوژدان بێ یا لە بێسەر و شوێنکردن بێ دڵنیابن خوێنی ڕۆڵەکانیان بە فێڕۆ ناچێت وەڵڵاهی چۆن سەدام ساڵی 82 دای بە دوو جێلە تەقە لە کاروانی ئۆتۆمبیلەکانی کرا و بەناحەق چەند کەسی یعدام کرد دوای چەندین ساڵ لەسەر ئەو تاوانە
ملی خۆی کرا بە پەتا هەر لەو شوێنەی کە بە ناحەق ملی خەڵکیە کرد بە پەتا واللهی جەرگی کوڕەکانیان نەسووتێ وەکو چۆن جەرگی خەڵکیان سووتاندووە تەنها لە بەرامبەر داوای مافی خۆیە بەڵام ئەوان تێناگەن لەوەی سەرنجامیان بە زوڵم لە ناوچوونە هەتا لە ناوەچن تێناگەن لەوە ئینشاڵڵا خوێنی کوڕەکەی کاگی ئیسماعیل و باقی خوێنەکانی تر سەری ئەو دەسەڵاتە ستەمکارە خوا کە لە بەرامبەر داوای ماف و ژیان و بژێویە خوێنیان ڕشتووە. ئەمن سپاسی کاکسۆران دەکەم خۆشحاڵ بم دووبارەکە هاتۆتەوە ڕانیت دەمەوێت لە کەناڵەکەی بەڕێستانەوە بەرچاوڕوونیەک دەمە هاوڵاتیانی کوردستان بەداخەوە مەخابن کۆمەلگا بوو بە سێ بەش چکم ئەوە زۆر لە مێژە لە دڵمدایە کە کۆمەلگا بۆ بە سێ بەش کەسانێکن بە پەنجەی دەستی دەژمێردرێن لە فیناڵن واتە لە سەرەوە خۆیان بە کوێ خاو گەدای وڵاتی دەزانن بەڵام بەداخەم ئەوانە زاڵ مستەمکارن چکم لە ڕابردوودا تاریخ کە دەخوێنینەوە هەمیشە چینێک پێدەگەیەنێ کە ئەو چۆ دەسەڵات ئیدی وە دەزانێت ئەو تەختە هەر بۆ ئەو دەمێنێتەوە کیسرا فیرعەون سەدام حسێن ئەو بەهاری عەرەبی کۆمەڵک مەلەفەیە کە بەهاری عەرەبی هەمووی کە تەخت و تارای تێکدان جا ئەو دەسەڵاتانەش کە ئێستا هەیە کە کۆمەلگا بۆ بەسێچین چینەکەی خوارێ ئەوە مەزلومە و لێ قەوماوە و خوێنی ڕژاوە و دەربەدەرە لە وڵاتان و بە دوای ژیانی ڕۆژانەی خۆیەوەیەتی کە دەچەوسێنرێتەوە چینەکەی کە تەبەقەی دووەمە لە مزگەوتەکاندا هەمانن لە خوێندنگەکان هەمانن لە خەسەخانەکان هەمانن لە بەر و بازار هەمانە باشە ئێستا ئێمە ئەو چینەی کە لە خوارێ ئەو چینەی کە تەبەقەی دووەمە تۆ سەبەبی ئەوەی ئەوڕۆ کە بووی بە سەبەبی ئەوەی کە چینی سەرەوەت ڕاگرتووە کاکە تۆ بیر بکەوە لە حاڵی خۆت مێشکت چی تێدا تۆ ئەوە 30 ساڵە ئێمە دەچەوسێنرینەوە خوێندنمان نەماوە کەرتی تەندروستیمان نەماوە کەرتی ئابووریمان نەماوە بەر و بازارمان نەماوە تەنانەت ئەوەی کە قوتی تووە کە دەستی بەسەرداگرتووە تۆ لێی گرتوویەوە تەنانەت تۆ تەماشا دەکەم خۆت فرۆشتۆ خاوەنی تەزبیحێکی درێژ و خاوەنی پۆست و پلەپایەکی و خاوەنی موچەیەکی کەمی تۆ ڕازی بەوە کاکە ئێمە خۆ پێشاندان کرا بەڵێ شەیدماندا بارەگاکان سووتان خەڵک گیرا نازانم خەڵک دەربەدەر بوو ئێکاکە باشە ئەمە نابیلا ئەوە وازمان لە خۆ پێشاندان و ناڕزاییە ئێکاکە ئێستا تۆ هەلت لە بەردەستە کە هەلت لە بەرزە تۆ بەدەنگدا مافی خۆتە پەنجەکەت بۆ خوا ویژدان و ئینسانیەت و مرۆڤایەتی تۆ بەسە ناکرێت تۆ بۆ قوتی خۆت سەرەوە تۆ بەکاردێنێ لە ناوەڕاست و ئەوەی خوارش تۆتە ژێر پێ خۆت ئەو کاکسۆرانە کاندیدا شایانی ئەوەیە پشتگیری بکرێ و هەڵ ببژێردێ و بچێتە ئەنجومەنی نوێنەران بەڵێ لەبەر ئەوەی سەرەتا خۆم لە کوردستان بینیومە نەک من دیفاع لە حیزبەکەی کاکسۆران بکەم من وەک کاکسۆران دەزانم پیاوێکە تا سەر ئێسقان پیاوێکە بەردەوام دیفاعی لە ماف و قوت و زیندانیە سیاسەکانی بەناحەق و بژێوی ژیانی خەڵکو و یعنی کات و سات و ئەوەی خۆی تەرخان کردو بۆ هاوڵاتیان دەی چۆن ئێستا کەسانێک کە کاتێک دەبینن ئەو پیاوە بەڕێزە خۆی کاندید کردووە بۆ بەغدا تۆ چۆن بێویژدانی دەکەی بەسەر ئەودا دەچی دەنگ بە کەسێک دەدەی کە هەر لە کوردستان ژێرخان و سەرخانی توی فرۆشتووە هەر لە کوردستان مافی توی زەوت کردو هەر لە کوردستان حەقی توی خواردو هەر لە کوردستان دەربەدەری کردووی بۆ وڵاتان تۆ چۆن ئەوڕۆ ئەو هەلە لە دەست دەدەی کەسانێک با هەڵبژێری شایستەی ئەوە بن کە بیان نێرین بۆ بەغدا کە خەریکی ماف و قوتی خەڵک نەخەریکی گیرفانیان بن نەخەریکی کوێخاو گەدایەکانیان دەستەکەم ئەم سپاسی ئێوە دەکەم سەرکەوتون ڕێزم هەیە ئینشاڵڵا سەرکەوتوو دەبی ئینشاڵڵا هاوڵاتیانیش بێ ئەمەک و بێوەفا نابن ئینشاءڵڵا لە سەرکەوتنی قوربانە
کاک سۆران مامۆستەتەها یەکێکێ لەو باوکە شەهیدانەی کە لەسەر ناڕەزایی دەربڕین جەرجیان سووتان مامۆستەتا ئەوە کاندیدەکەی کۆمەڵی دادگەریە مامۆستا سۆران چی تەیە؟ مامۆستا سۆران یەکێکە لە ئینسانە هەرە بە موقیفەکان لەسەر حەق و عەدالەت بەهانەیان پێگرت لە پەرلەمانی کوردستان باوەڕ هەبی ئێستا ئەوە نەک بۆ ئەندام پەرلەمان لە بەغداد دەبووە ئێستا ئەوە سەرۆکی هەرێم باە دەبووە ئێستا کاکسۆرانی یەکێکی وەکو کاکسۆرانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران با بۆی عەدالەت و دادگەری لە کوردستاندا پەیڕەو کردبایە کەواتە ئێستا هاوڵاتیان پشتگیری بکەن بەوەی بەردەوام زۆرم پێخۆشە کاکسۆر ینی داوا لە خەڵکی دەکەم بە تەواوی پشتگیری بکەن بۆ ئەوەی بێتە یەکێک کە بتوانێ دیفاع لە مافی خەڵک بکات وە دەشیکات لە هەر شوێنێکوێ ئەمن دەزانم ئەو پیاوە مەبەستم هیچیش نییە بەڵام بەدڵ پێم خۆشە سەرکەوتن بەدەستبێنی و ئینشاءالله دەشی هێنی بەڵام هیمەتی میل لە خەڵکیشی دەوێت قوربانی دەڵێ بەم مامۆستا ئێمە ئەو ڕێگاش زۆر گەنجی پێدا تێپەڕێ و هەر کوڕی من نەبووە هەر برای من نەبووە بە هەزاران خەڵک لە ڕێگای کوردایەتی لەوەتی کورد دروست بووە غەدری لێکراوە خەڵکی شێهیداوە و بەردەوامیش دەبێت ئەو شۆڕشە بەردەوامە من خۆم بە قەرزاری حەقی خوێنی ئەم شەهیدانە و هاوشێوەکانیان نەزانم و من لە هەر جەیەک بم خزمەتکاری خەڵکم بۆ مافەکانی خەڵک لە پێناوی مافەکانی خەڵک بچمە هەر شوێنێک بۆ ئەوە ئەچم و دڵنیایی مامۆستا و باقی باوکە جەرگ سوتاوەکانی ترەکەم حەقی خوێنی کوڕەکانیان شەڵا بە زایع ناچێ ڕەنگە تەخیر ببێ بەڵام دەبێ خەڵکیش بەرامبەر بە خوێنی ڕۆڵەکانی ئەم میلەتە فقەر ئەوە وەفای هەبێ کە لە پێناوی ئەوانە خوێنی داوای مافی ئەوانی کردو بۆ خۆی ڕەنگە کێشەی نەبوو بێ بەڵام کە دەبینێ هاوشاریەکانی بێمافن ستەمیان لێەکەن ویژدانی قبول ناکا بێدەنگ بێ ئینشاڵڵا ئێمە وەفامانە بێ بۆ خوێنی ئەو شەهیدانە و بۆ قوربانی ئەو خەڵکەی کە لە پێناو ئازادی و مافە بۆ ئەم دۆخە تێکۆشاوە بەڵام پێچەوانە بووە و نەتیجەی ستەمکاریش ئەوەی خوێنی میلەتەکەی بڕێژێ بەخواکەوێتە ژێر پێی میلەت ئەمڕۆ یاسبەی هەردادێ ئەوە ئینشاءڵڵا دادێت و دەشی ئەزێتمان قوربانێ کاک سۆران دیتت خەڵک لە نێو بازاری ڕانیە ومێدیان بە جەنابەت هەیە و دەیانەوەی پشتگیریت بکەن بۆ ئەوەی سەرکەوی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق قسەی تۆسیە من قەرزاری ئەو هەموو لوتف و متمانەیەم و ئەوە ئەرکم زیاتر قورسەکە کە بتوانم ئەو ئەمانەتە بپارێزم ئەگەر خوا نەسیبی خستینە ئەوەی کە متمانەیە و خەڵکە گەیشتە ئاستی دەرچوون بۆ ئێمە وەفامان بۆ ئەو لوتف و پشتیوانیان ئەبێ زیاتر لە جاران سوور بین لەسەر داوای مافەکانیان کەمتر دەرفەت بوو بە وردەکاری بسمە ناو کارنامەی جەنابەت و کارنامەی کۆمەڵی دادگەری بەڵام هەوڵ دەین لە داهاتوو بەنامەی دیکە بکەین سوپاس دەکەین کە لە نوێنەری تو ئەمڕۆ لەگەڵمان بووی زۆر بەڕێز سۆران عومەر کاندیدی ژمارە 22 لە بازنەی چواری پارێزگای سلێمانی هیوای سەرکەوتن بۆ دەخواست سپاس دەکەم بەڕێزان و خۆشەویستان نوێنەری تۆ بەم ئەندازە کۆتایی پێهات لەگەڵ کاندیدی ژمارە 22 لە بازنەی چواری پارێزگای سلێمانی زۆر بەڕێز سۆران عومەر تاڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم